ئیمامی عومەر ئەو عومەرە کە ئەیفەرموو وەڵڵاهی ئەگەر بزانم لە پاڵ لە قەراغ هەچ بەحرێکدا کارە کۆرپەیەک مردارەوە بێت ئەترسم خوای گەورە و میهرەبان لە قیامەت پێم بڵێ عومەر ئاگات لێ نەبوو ئەو کارە مردارەوە بوو لەوێ ئەگەر هوشترێک بە شوێنێکا بڕوا ڕێی نەبێ و گوم بێت ئەترسم خوای گەورە و میهرەبان پرسیارم لێ بکا بڵێ عومەر بۆ ڕێت بوو ئەو هوشترە نەکردەوە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەو ئافرەتە ئەو پیرێژنە کۆرە و ئیمامی ئەبوو بەکر دوای نوێژی بەیانی ئەڕۆیشت بۆ ماڵیان. ئیمامی عومەر دوای ئەکەوت بەڵام کاتێ وەفاتی کرد شوێنی ئەبوو بەکری گردەوە تەڵحە ئەفەرمێت لە دوای نوێژی عیشا شەوان ئەکەوتمە دوای عومەر بزانم عەیب و عاری عومەر چییە. سەیرەکەم شەوان خۆی کاتە ماڵێکە هەرتاکو درەنگێک ئیمامی عومەر دەرئەچێ و خۆم کردە ماڵەکەیە سەیرەکەم پیرێژنێکی کۆرە و دانیشتووە. وتم ئەو پیاوە تێبوو ئەیرە چیت بۆ ئەکا؟ وتی وەڵڵاهی ناو ماڵەکەم بۆ گزک ئەدا و جلوبەرگم بۆ حازر ئەکا و خواردنم بۆ حازر ئەکات. ئەو شەی فەرموو خوڕ بەسەرت تەڵحە. دوای عەیبەکانی عومەرەکەوی ئیمامی عومەر ئاوها جێی ئیمامی ئەبوو بەکری گردو بۆ بە بەردەوامی هەتا وەکو ئەو پیرێژنە وەفاتەکە گشت دوای عیشایە ئەچێ سەری لێ ئەدا چێ؟ ئەمیڕ المؤمنین